چۆن نەوت و وزە بۆ یەکەم جار کراوەتە دیلی کۆمپانیاکان داتا شۆکهێنەرەکانی حکوومەت ئاشکرا بوون زەیدی لە ئەمریکا چۆن حکوومەتی هەرێمی شەرمەزار کرد هەرێمی کوردستان بە تەواوەتی کراوەتە دیلی کۆمپانیاکان دوێنێ وەزیری سامانە سروشتیەکان بۆ وەکالەت ڕایگەیاند تەنها ئەو پارەی بۆ کڕینی غازی کۆرمۆر دەیدەن 50 ملیۆن دۆلاری مانگانەیە ئەوە سەرەڕای ئەوەی کێڵگەکە موڵکی خەڵکی کوردستانە بەڵام کراوەتە موڵکی کۆمپانیایەک ئێستا بەدەیان ملیۆن دۆلار غازمان پێدەفرۆشن و بە ئارەزووی خۆشیانە هەر کاتێک بیانەوێت دەتوانن غازەکە ڕابگرن هەر وەزیری سامانە سروشتیەکان لە دیدارەکە وتی پارەی وێزگەکانی کارەباش مانگانە تا 115 ملیۆن دۆلار دەڕوات ئەمە جگا لە خەرجیەکانی دیکە ئەو ڕاستیەکی تاڵی دیکەشی ئاشکرا کردو وتی بۆیە بەغدا دەتوانێت بنزین هەرزان بداتە هاوڵاتی چونکە کێڵگەکان هی خۆیانن بەڵام هی ئێمە کێڵگەکان هی کۆمپانیاکان و دەبێ پارەیان پێ بدەین هەموو ئەمانە یەک ڕاستی نیشان دەدەن کە حکوومەتی هەرێم هەرچی سامانی سروشتیە بۆ قازانج و پشکی خۆیان فرۆشتویانە بە کۆمپانیاکان کاتێک لە ئەمریکا بەشێک لە کۆمپانیاکان بە زەیدی دەڵێن گرێبەستی هاوشێوەی حکوومەتی هەرێممان لەگەڵ بکە ئەو وتوویەتی بەپێی دەستور نەوت و غاز تەنها موڵکی خەڵکی عێراقە من ئەو مافەم نییە ئێوە بکەمە هاوبەش لە سامانێکدا کە موڵکی خەڵکی عێراقە ئەمە ژوای کردووە بەغدا بتوانێت نەوت و بەنزین بە هەرزان دابین بکات چونکە کۆمپانیاکان قازانج ناخەنە سەر بە پێچەوانەی هەرێمی کوردستان کە قازانجی کۆمپانیا و پاڵاوگەی بەرپرسان هەموو شتێکی کۆنتڕۆڵ کردووە تا ئەو کاتەش لەژێر دەستی کۆمپانیا و قازانجی بەرپرسان ڕزگار نەکرێت هاوڵاتیان هەناسەی ئاسوودەیی هەڵنامژن